تەواوکەری بەشی سیەم کوشتار لە تەبەس. ئەو گەڕەکەی ماڵەکەی منی لێبوو، واتە گەڕەکی هەژار نشینەکان ببوو بە جێگەی پەنابردنی کۆمەڵێکی زۆر لە ژن و پیا و مناڵان، چونکە خەڵکی لە دوای ئەوەی کە بیستیان هۆرومهەب لە ماڵی مندا نیشتەجێ بووە، هاتنە ئەو گەڕەکە بۆ ئەوەی لە پەنای هۆرومهەبەوە لە شەڕی چەتە و سەربازە ڕەشپێستەکان و شەڕکەرە شەردەنیەکان لە ئاماندا بن، چونکە ئەگەرچی شیرازەی ڕێکوپێکی سەربازەکان تێکچوو بوو، بەڵام هێشتا ترسیان لە فەرماندەی پێشویان هەبوو، لە ترسی ئەو نەیان دەوێرە لە گەڕەکەکەی ئێمەدا ڕاوڕوود بکەن، یان لەبەر ئەوەی کە گەڕەکەکەی ئێمە هەژار نشین بوو لەو باوەڕەدا بوون ئەگەر پەلاماریشی بدەن هیچیان دەست ناکەوێ. هۆرومهەب لە ماڵی مندا لەرتر دەبوو، لەگەڵ ئەوەشدا کە خواردنەکانی موتی ژنە خزمەتکارەکەی منی بەدڵ بوو، بەڵام حەزی لە خواردن نەبوو. بە منی دەوت سینۆها ئەگەر کەسێک بتوانێ لە کاتی هەڵچوونی ڕووباری نیل پێش لە لافا و بەرزبوونەوەی ئاوەکە بگرێ، ئەوە دەکرێت بەسەر ئەو سەربازانەشدا زاڵ بێ کە کەوتونەتە پێشادکاری و ڕاوڕوود. من چەند ساڵ کۆشم کرد تا ئەم سەربازانە ڕێک و پێک بن و وەکو ئاژەڵە دڕندە و کێویەکان نەبن، بەڵام ئەم فەرماندە نەفامە کە تەنها بیر لە پشیلەکانی خۆی دەکاتەوە، بە چەند ڕۆژێک سەربازەکانی منی وەکو دڕندەکان لێکردووە و ئێستا ئەگەر من بمەوێت ڕێکیان بخەمەوە هیچ چارەیەکم نییە جگە لەوەی کە سەدان کەسیان لێ بکوژم، چونکە بە هیچ شێوەیەکی تر ملکەچ و گوێڕایەڵ نابن. لەو ڕۆژانەی کە لە تەبەز کۆکوژی و تاڵانکردن بەردەوام بوو، کاپتا دەوڵەمەندتر و قەڵەوتر دەبوو، گوێم لێ بوو بەردەوامبوونی ئەو بارودۆخەی پێخۆش بوو. ئەیوت گەورم، ئەگەر ئەم وەزعە تا کاتی لافا و هەڵسانی ڕووباری نیل کە دەکاتە سەرەتای پاییز درێژە بکێشێ، من دەبمە یەکێک لە گەورەترین دەوڵەمەندەکانی میسر، چونکە سەربازەکان ئەو زێڕوو پارە و کەلوپەلە گرانبەهایانەی کە ئەیدزن ئەیهێننە مەیخانە و لە جیاتی بەهای خواردنەوە ئەیدەن بە من و ئێستا چەند ژوورێک لە هۆدە تایبەتیەکانی مەیخانەکە پڕبووە لە کەلوپەلی دزرا و بەتەمام هەر کە ڕێگەی چوونە دەرەوە لە تەبەس کرایەوە، یەکسەر ئەم کەلوپەلانە بە کەشتی بۆ وڵاتانی دەرەوە ببەم و لەوێ بیان فرۆشم. هیچ یەکێک لە سەربازە ڕەشەکان و شەردەنیەکان
دز و خراپەکارانی میسری نەیان دەتوانی دزی لە مەیخانەکەی کاپتا بکەن یان بە خۆڕایی شەراب بنۆشن، چونکە دەیانزانی کە ئەو مەیخانەیە لەژێر پاراستنی ئەو سەربازانەدایە کە هورومهەب لەوێ دایناون و چەتە و سەربازە مەستەکان لە دوای هاتنە ژوورەوە لە پێشە پارەی خواردنەوەکەیان دەدا. اینجا کاپتا و مەریت خواردنەوەیان ئەدا پێیان. کاپتا بەباشی خزمەتی ئەو سەربازانەی دەکرد کە پارێزگاریان لە مەیخانەکە دەکرد، بەردەوام لە خواردن و خواردنەوە تێریانی ئەکرد و بۆ ئەوەی بە دڵسۆزیەوە پارێزگاری لە مەیخانەکە بکەن. لە سێمین ڕۆژی کوشتارەکە بەهۆی زۆربوونی لاشەکان نەخۆشی بڵاو بۆوە. ئەوەندە نەخۆش هاتنە لام هەتا هەموو دەرمانەکانم تەواو بوو، چیتر دەرمانم دەست نەکەوت و ئەگەر 5 ئەوەندە نرخی دەرمانەکانیشم بدایە دیسانەوە نەمدەتوانی دەرمان پەیدا بکەم. بە نەخۆشەکانم وت چیتر بۆ چارەسەرکردنی ئێوە دەرمانم نەماوە، بەڵام دەتوانم هەندێ ڕێنماییتان بدەمێ کە ئەگەر کاری پێ بکەن لەوانەیە چاک ببنەوە. لە شەوی چوارەم لە تاو بێتاقەتیم بۆ مەیفرۆشیەکەی کاپتا چووم و لە دوای خواردنەوە هەر لەوێ نووستم. بەیانی مەریت منی لە خەو هەڵساند و پێم وت ژیان وەکو شەوێکی ساردوایە، ئەگەر مرۆڤ نەتوانێت ئاگرێک بکاتەوە و لەو شەوە ساردەدا دوو بوونەوەری تەنها و غەمگین لە تەنیشتیەکەوە بوون، لەوانەیە سوود لە گەرمایی لەشی یەکتری وەربگرن و گەرمیان ببێتەوە، ئەگەر چی چاوەکانیان بەدرۆ خۆشەویستی خۆیان بۆ ئەوی تر دەرببڕن. مەرید وتی سینۆها تۆ چۆن نەزانی کە چاوەکانی من درۆت لەگەڵەکەن؟ ئەگەر من درۆم لەگەڵ کاپتا بکردایە تۆم خۆش نەویستایە دوێنێ شەو لە دوای نووستنی تۆ لە تەنیشتەوە پشوم نەئەدا و من درۆت لەگەڵ ناکەم، بەڵام تۆ بە بۆنەی ئەوەی کە جارێک ژنێک درۆی لەگەڵ کردووی تۆی فری و داوە ئامادەنی بیسەلمێنی کە لەوانەیە ژنێکە بێ تۆی خۆش بوێت، ئەمەی تۆ ئینکاریە. دوایی مەریدوتی لەو ڕۆژەوەی کە تۆم بینیوە هەستم کردووە کە تۆ بەرامبەر بە ژنەکان بەدگومانی و ئەم بەدگومانیە هۆیەکەی ئەوەیە کۆکو خۆ دەیڵێی ژنێکی جوان و پارەپەرست خیانەتی لێکردووی و هەرچێکت هەبووە لێی سندووی و ناچاری کردووی کە لە میسر بڕۆیت و چەند ساڵێک لە وڵاتانی تر ژیان بەسەر ببەی. ئایا تۆ ناتوانی لەم ڕۆژەدا کە ئەم شارە هەموو شتێکی گۆڕاوە بنمیچی ژوورەکان جێبنی هۆدەکانی گرتووە و دەرگاکان بە پێچەوانەوە دەکرێنەوە حسابی ڕابردووی خۆت لەگەڵ ئەم ژنەدا پاک بکەیتەوە بۆ ئەوەی ڕەشبینی تۆ بەرامبەر بە ژنەکان لەناو بچێ. لەو کاتەدا وەڵامی مەریتم نەدایەوە، بەڵام کاتێک کە لە مەیخانەکە چوومە دەرەوە بەرەو ماڵەوە بڕۆمەوە پارێزگاری لە نەخۆشە بێدەرمانەکان بکەم، وتەی ئەو ژنە منی پەرێشان کرد. ئەو کاتە من بیرم لە دەوڵەمەندی و خانوو نەکردەوە، تەنانەت بیری دارایی دایک و باوکیشم نەبوو، بەڵام شتێک زۆر ئازاری دام، ئەویش ئەوە بوو کە نەفر تەنانەت گۆڕی دایک و باوکمی لێ سەندم و بە خێوکەرە بەدبەختەکانم لە دوای ئەوەی تەمەنێکی زۆر بە بەخێوکردنی منەوە ماندوێتیان چێشت لە کۆتاییدا بەبێ ئارامگەمانەوە و ئەم دەردە منی هێور نەکردەوە و هەرچەندە هەوڵم دەدا کە تەنها ئەم یەکەیان فەرامۆش بکەم نەمدەتوانی. لە ڕێگا تاو کاتەی گەیشتمە ماڵەوە هەردەگریام، چونکە نەمدەزانی کە ئایا تۆڵەی خۆم لا نەفر بکەمەوە یان نا. بۆ من تۆڵە سەننەوە گرفتێک نەبوو، هەر ئەوەندە
کەمێک کانزان بدایە بە چەند سەربازێک دەڕۆیشتن و ئەو ژنەیان بۆ دەکوشتم، بەڵام من نەم ئەویست ئەو بکوژم. کوشتنی ئەو ژنەم بۆ تۆڵەسەندنەوەی خۆم بە قیاسکردنێکی بچووک و بێبایەق دەزانی. هەر جارێک کە دەهاتەوە یادم کە بۆ مۆمیاکردنی لاشەی دایک و باوکم ناچار بووم ماوەیەک لە خانەی مەرگ شاگر بم، لەگەڵ ئەوەشدا کە من پزیشکی دەرچووی خانەی ژیان بووم، لەوێ پیس و پۆخەڵترین و زەحمەتترین کارەکانیان پێدەکردم، نەفرم بە هۆکاری ئەم بەدبەختیە دەزانی و خوێن لە دەمارەکانمدا دەجۆشا. دەمتوانی واز لە تۆڵەسەندنەوەی ئەو ژنە بهێنم، بەڵام ئەگەر وام بکردایە مرۆڤێکی وەکو تۆ نەبووم. ئێو کەسەی کە لە دوای من ئەم پەرتووکە دەخوێنیتەوە، بەڵکو وەکو خواکەی تۆم لێدەهاتوو من ناتوانم ببم بە خواکەی تۆ، چونکە ئەوەی مرۆڤ بێت ڕوحی تایە و ئەو کەسەی کە گیانی تێدا بێ لە فریودان و ئازار پێگەیاندن لەلایەن خەڵکەوە ڕەنج دەبات و کینەیان لە دڵ دەگرێت و ناتوانێ ئەو ڕقا فەرامۆش بکە. تەنها خواکانن کە دەتوانن ڕەنج ببینن و ئازار بکێشن و کینە لە دڵ نەگرن. لەو کاتەی کە بیرم دەکردەوە کە چۆن دەتوانم تۆڵەی خۆم لەو ژنە بکەمەوە بە جۆرێک کە ئیتر نەتوانێت گەنجەکانی تری وەکو من لە سەردەمی گەنجێتیدا هەڵبخەڵەتێنێ، بارودۆخی تەبەس خراپتر دەبوو. سەربازەکان تا ئەو کاتە هەر دەست درێژیان دەکردە سەر خەڵکی بەڕادەیەک بوێر ببوون کە پەلاماری بەرپرسەکانی خۆیان دەدا و قامچیەکانیان لە دەستیان دەستاند و دەیان کێشا بە تەوقی سەریاندا و ملوانکەی زێڕی گەردنیان لێ دەکردەوە و بۆ خۆیان دەبرد. یەکێک لە خاوەندە ساڵاتەکان هەوڵیدا بوو ملوانکە زێڕەکەی خۆی لە سەربازەکان بسێنێتەوە، بەڵام سەربازە ڕەشپێستەکان بەنێزە شاڵاویان کردە سەری و ساتێ دوای ئەوە لاشەی ئەو بەرپرسە کەوتە سەرزەوی. لە هەمان ڕۆژدا لەلایەن فیرعەونەوە پیاوێک هاتە ماڵی من و بە هورمهەپی وت هەڵسا لەگەڵ مندا وەرە بۆ کۆشک، چونکە فیرعەون دەیەوێت تۆ بچیتە لای. هورمهەپ هەڵسا و خۆی شۆری و بەرەو کۆشکی پاشایەتی کەوتە ڕێ و من لە گفتوگۆکانی فیرعەون و هورمهەپ دوایی بەهۆی پێوتنی هورمهەپ ئاگادار بوومەوە. فیرعەون کاتێک کە هورمهەپی بینی بوو پێیوتە بوو دانیشتوانی تەبەز وەکو مراوی دەکوژرێن و زۆر لە ژنەکان لەلایەن سەربازە ڕەشپێستەکانەوە دەستدرێژیان کراوەتە سەر و ئێستا کار گەیشتۆتە ئەو ڕادەیەی کە سەربازەکان لە ئەفسەرەکانی خۆیانەدەن و ئەیان کوژن و فەرماندەی سوپاش توانای پێشلێگرتنی ئەوانەی نییە و من وەکو جاران تۆ دەکەم بە فەرماندەی سوپا بۆ ئەوەی هێمنی و ئاسایش بەرقەرار بکەی. هورمهەپ وتبووی ئەی ئەخناتون، تۆ خۆت دەتویست وهای لێبێ، هەرواشی لێهات. فیرعەون وتبووی من نەمدەویست وای لێبێ، من نەموتبوو خەڵک بکوژن، ماڵ و حاڵیان تاڵان بکەن و دەستدرێژی بکەنە سەر ژنەکانیان، بەڵکو وتبووم کە بەبێ خوێن ڕێژی ئامون لەناو ببەن. هورمهەپ وتی کاتێک کە تۆ بە یەکێک دەڵێی گۆزەیەک شەراب بنۆشەرەوە بەڵام نابێ مەزبیت، قسەیەک دەکەی کە لە ژیریەوە دوورە، چونکە لە دوای ئەوەی گۆزە شەرابەکەی خواردەوە سەرخۆش دەبێت و ئاوەهای کە تۆ دەتەوێ ئامون سەرنگون بکەی ئاکامەکەی ئاوەهایە کە دەیبینی. ئەخناتون وتی ئێستا بڕۆ ئاسایش و ئارامی بگەڕێنەوە. هورمهەپ وتی ئەم کارە بە من ناکرێ مەگەر ئەوەی کە بۆ ماوەی 10 ڕۆژ دەسەڵاتی تەواو واتا وەکو دەسەڵاتی خۆتم بدەیتێ. فیرعەون وتی
ئایا خوای ئامون سەرنگوندەکەی؟ هورمهەب وتی سەرنگوونکردنی ئامون بۆ درێژە پێدانی پاشایەتی تۆ پێویستە، چونکە ئەگەر تۆ لە ناوی نەبەیت لەمە بەدووە ناتوانی لە میسر پاشایەتی بکەی. ڕووداوەکانی ئەم چەند ڕۆژە هەلومەرجێکی وەهای دروست کردووە کە یان تۆ دەبێ پاشایەتی بکەی یان ئامون خوایەتی بکە. فیرعەون وتی کەواتە ئاگادار بە کاتێک هێرش دەکەیتە سەرپەرزگا کاهینەکانی ئەوێ نەکوژرێن. هورمهەب وتی من بەر لەوەی پەلاماری پەرزگە بدەم دەبێ سەربازە وەحشیەکان دابمرکێنمەوە و لە دوای ئەوە سەرهاتە سەر ئامون پێت ئەڵێم کە چی ئەکەم. فیرعەون ملوانکە و قامچی فەرماندەیی دا بە هورمهەب و فەرمانی دا کە کەژاوە تایبەتیەکەی خۆی تایبەت بکەن بە سواربوونی فەرماندەی سوپا. هورمهەب بەر لەوەی دەست بەکار بێ 100 کەس لەو سەربازانەی کە دەیناسین بۆ سەربڕین و جەلادی هەڵبژارد و شمشێرێکی دایە دەست هەر یەکێک لەوانە و دوایی بە گەڕەکەکانی شاردا دابەشی کردن بە جۆرێک کە هەر گەڕەکێک 5 جەلادی بەرکەوێ. پاشان فەرمانیدا کە نەفیر لێ بدەن و هەموو سەربازەکان ئامادە بکەن. کۆمەڵێک لەو سەربازانەی وەفاداری هورمهەب بوون لە دوای ئەوەی کە بیستیان بۆتە فەرماندەی سوپا بە بیستنی دەنگی نەفیرەکان لە دەوروبەری هورمهەب کۆبوونەوە و ئەوسا بووە خاوەنی 500 سەرباز. ئەم 500 نەفەرە گالیسکەی جەنگیشیان هەبوو. دوای هورمهەب بەم سەربازانەوە لە شاردا کەوتە ڕێو هەر سەربازێک لە کاتی تاڵانیکردندا بیان بینایە هەر ئەو کاتە بەهۆی جەلادەکانی خۆیەوە دارکاری دەکردن و ئەو سەربازەش کە یەکێکی بکوشتایە یەکسەر بەدەستی جەلادەکان سەری لە لاشەی جیا دەکرایەوە. هەرچەندە هورمهەب لە شاردا زیاتر دەچوە پێشەوە ئەو دەستە سەربازانەی وازیان لە تاڵانکردن دەهێنا داتنە ڕیزەوە و لە دوا خۆی و لە شەقامەکان و چوارڕیانەکان سەربازگەی دادەنا و ئەیوت پاژماوەی ئەو خراپەکار و تاڵانچیانەی کە لە گەڕەکەکاندان دەستگیری بکەن و بکوژەکان یەکسەر لەناو ببەن. هورمهەب هەتا بەیانی لە گەڕەکەکانی تەبەزدا سوڕایەوە و هەرچەندە لە شاردا بەرەو پێشتر دەچوو ئەو گەڕەکانە ئاسایش و ئارامی بۆ دەگەڕایەوە و هەرچەندە بەرەبەیان نزیک دەبەوە دەستەی دزی و پیاوخراپەکان وەکو تاریکی شەو لە کاتی بەرەبەیان ڕووی لە کەمبوونەوە دەکرد. لە دوای هورمهەبەوە ئەو ئەفسەرانەی کە لە گەڕەکەکاندا دەیان نابوون هەر پیاو کوژێکیان بگرتایە یەکسەر دەیان کوشت و دزەکانیان دارکاری دەکرد. کاتی خۆرهەڵاتن هورمهەب بەهۆی جارچیەکانەوە ڕایگەیان کە شەوی ڕابردوو تەنها ئەو کەسانەی خەڵکیان کوشت بوو لە سێدارە دران. بەڵام لەم کاتژمێرەوە بەدواوە ئەگەر یەکێک دزیش بکە یان دەستدرێژی بکاتە سەر ژنێک دەکوژرێ. هەتا نیوەی ڕۆژیش جەلادەکان سەری ڕەشپێستەکانیان لە لەشیان جیا دەکردەوە چونکە ئەوان هێشتا ئامادە نەبوون بیسەلمێنن کە بارودۆخ گۆڕاوە و سەردەمی سەرڕۆیی بەسەر چووە. بەڵام لە دوای نیوەڕۆوە سەربازە قولە ڕەشەکان زانیان کە چارەیەکی تریان نییە جگە لەوەی خۆیان بەدەستەوە بدەن و بگەڕێنەوە سەربازخانەکان. لەگەڵەوەشدا بەر لەوەی هەر سەربازێک بچێتە ناو سەربازخانەکەوە دەیان پشکنی. ئەگەر خوێنیان بە کراسەکەیەوە ببینایە بە جەلادەکانیان دەسپارد کە سەریان لە لاشەیان جیا بکەنەوە. من دڵنیا بووم کە هورمهەب تەنها بۆ مەبەستی گەڕانەوەی ئاسایش سەربازە ڕەشەکانی بەو شێوەیە نەدەکوشت، بەڵکو لەبەر ئەوەی میسری بوو، لەوەی کە سەربازە میسرەکانیان دەکوشت بەداخ بوو
دەیویست تۆڵەیان لێ بکاتەوە. ئەو ڕۆژە کاتێک کە شەو داهات تەبس هێمن و ئارام بووە، بەڵام بە جۆرێک کوشتار و تاڵانی و کاولکاری خەڵکی دڵگران کردبوو کە شەو چراکانیان هەڵنەدەکرد و لە خانووە گشتیەکانەوە دەنگی مۆسیقا نەدەبیسترا، بەڵام ئەو مەیخانانەی کە لە شێواوی و نائارامیدا وێران نەکرابوون ئەو شەوە کاسبێکی باشیان کرد. کاپتا ڕاستی دەکرد کە پیشەکەی ئەو کاسپیەیە کارگیز لە کار ناکەوێ، چونکە خەڵکی هەم لە کاتی شادیدا دەنۆشنەوە و هەم لە کاتی بەدبەختی و پەژارە. لە بەیانی ڕۆژی دواییەوە هورمهەب کەشتی سازەکان و دارتاشەکانی بان کرد، کۆمەڵێکی زۆر لە کرێکارەکانی ڕاستبارد کە بەشێک لە خانووە نیوە وێرانەکانی دەوڵەمەندەکان تێک بدەن و کەشتیە کۆنەکان سکراب بکەن بۆ ئەوەی بە تەختەی خانوو کەشتیەکان بتوانن ئاگربار واتە منجەنیقێک و پەیژە و بورجی بەرز دروست بکەن کە توانای گواستنەوەی هەبێ، چونکە هورمهەب دەیزانی کە لە دوای ئەوەی کاهینەکانی ئامون زانیان کە فیرعەون شکاوە و نەیتوانیوە پەرستگا داگیر بکە خواکەیان سەرە و نوگوم بکە، گفتوگۆ لەگەڵ ئەواندا سوودی نییە، چونکە ئەوەندە لە خۆیان بایی بوون کە مەحاڵ بوو خۆیان بەدەستەوە بدەن. چارەیەکی تر نەبوو جگە لەوەی بەپێی هونەری جەنگی هێرش بکرێتە سەر پەرستگەکە و دیوارەکەی بشکێنن. ئەو ڕۆژە هەتا بەیانی ڕۆژی دواتر لە شاری تەبز دەنگی قازمە واتە قوڵینگ و چەکوش دەهاتوو، کرێکارەکان داریان لە کەشتی و بیناکان دەهێنا و دارتاش و کەشتی سازەکان دەستیان بە دروستکردنی پەیژە و منجەنیق و بورجی گواستنەوە دەکرد. لە شەو ڕۆژێکدا 5 بورجی جەنگی و هەندێ پەیژە و 4 ئاگربار و چەند سەرقوچێک دروست کرا و ڕۆژی دوایی سەربازەکانی هورمهەب لە 5 لاوە هێرشیان کردە سەر پەرستگەی ئامون. کاینەکانی پەرستگا کە پێشبینی ئەویان نەکردبوو پەرستگاکەیان گەمارۆ بدرێ، خۆیان بۆ بەرەنگاربوونەوەی پەلاماردەرەکان ئامادە نەکردبوو. زۆر جار لەم کاتانەدا لەبان دیوارەکەوە ئاوی کوڵاو ڕۆنی داخیان بەسەر هێرشبەرەکاندا دەکرد، بەڵام کاهینەکان لەو کاتەدا نە ئاوی گەرمیان هەبوو نە ڕۆنی داخ. کاتێک کە دەرگاکانی پەرستگا بەهۆی لێدانی سەرقوچەکانەوە هاتە لەرزە و کاینەکان زانیان تێک دەشکێن، نەفیریان لێدا بۆ ئەوەی خەڵکی ئاگادار بکەنەوە کە چیتر بەرگری نەکەن، چونکە دەیانزانی کە ئامون بای پێویست قوربانی بۆ کراوە و باقی خەڵکەکە دەبێ زیندوو بمێنێن بۆ ئەوەی لە ئایندەدا بتوانن دووبارە خوای ئامون زیندوو بکەنەوە. لە دوای خۆ بەدەستەوەدان دەرگاکانی پەرستگاکەیان کردەوە و خەڵکی کە لەمانەوە لە پەرستگاکە بێزار ببوون بە خۆشحاڵیەوە بۆ ماڵەکانی خۆیان ڕۆیشتنەوە. بەم شێوەیە هورمهەب بەبێ خوێنڕشتن دەستی بەسەر ئامون داگرت و پزیشکەکانی خانەی ژیانی ناردەوە بۆ شار بۆ ئەوەی نەخۆشەکان چارەسەر بکەن، بەڵام نەچوە ناوخانەی مردووەکانەوە کە ئەویش یەکێک بوو لە دامەزراوەکانی پەرستگا، چونکە کەسانی زیندوو نابێت بچێتە ناوخانەی مەرگەوە مەگەر ئەوانەی کە لە کرێکارەکانی ئەو جێگەیەن یان ئەوانەی مردووەکانی خۆیان دەهێنا کە مۆمیا بکرێ یان لاشەی مۆمیا کراوەکەیان وەربگرنەوە. لە دوای ئەوەی کە دەواازەکانی پەرستگە کرانەوە، کاهینەکان لەگەڵ هەندێک لە پاسەوانەکانی پەرستگا کە مادەی سەرکەریان کردبووە لەشیانەوە بۆ ئەوەی هەز بە ئازار نەکەن، لەو جێگەیەدا کە پەیکەری ئامونی لێبوو سەقامگیر بووبوون. لەو کاتەدا لە پەرستگا
جەنگ لە نێوان کاهینەکان و پاسەوانەکان لەلایەک و لەلایەکی تریشەوە سەربازەکانی هورومهەب دەستی پێکرد و ئەم شەڕە تا پاژنیوەڕۆ درێژەی کێشا. هەموو پاسەوانەکانی پەرستگە کوژران و هەندێک لە کاهینەکانیش کوژران و تەنها کاهینە پلەیەکەکان مانەوە. اینجا هورومهەب کە ڕەنای لێدا و جەنگڕاگیرا و بە کاهینەکانی وت: من لەگەڵ خواکەی ئێوەدا دوژمنایەتیم نییە، چونکە پیاوێکی سەربازم و من لەگەڵ خواکاندا نە دۆستایەتیم هەیە و نە دوژمنایەتی. من لەو باوەڕەدام ئەگەر پەیکەری خوای ئێوە لەم پەرستگایەدا نەدۆزرێتەوە باشترە و خۆتان نەتوانن بتەکەی لەناو ببەن. بەو شێوەیەش من بە کوشتنی خواکەتان تاوانبار نابم و ماوەیەک میزانی مۆڵەت دەدەمە ئێوە کە لەم بارەیەوە ڕاوێژ بکەن و بڕیاری خۆتان بدەن. لە دوای ئەوە هێرش دەکەمە سەرتان، چونکە من سەربازم و دەبێ فەرمانی فیرعەون ئەنجام بدەم. ئەگەر ئێوە لە دوای میزانێکی تر پەیکەرەکەی خواکەی خۆتان لەناو ببەن و بتانەوێ لە پەرستگە بچنە دەرەوە، کەس ڕێگەتان لێ ناگرێت و ئێمە تەنها سەرنجی ئەوە دەدەین کە زێر و پارەی پەرستگاکە کە ئێستا هی خوای فیرعەونە لەگەڵ خۆتانە نەیبەن. کاینەکان وتیان: زۆر باشە، ئێمە میزانێکی تر وەڵامی خۆمان ئەدەینەوە. لە دوای تێپەڕبوونی کاتژمێرێک کاینەکان لە جێگەی خۆیان هاتنە دەرەوە و بە هورومهەپیان وت: بێتە ژوورەوە و ئەو لە دوای چوونە ژوورەوە پەیکەری خوای ئامونی نەدی و زانی کە کاینەکان بتەکەیان تێکشکاندووە و کارتەکانی بتەکە لەگەڵ خۆیاندا دەبەنە دەرەوە بۆ ئەوەی بتوانن کە بڵێن ئامون خۆی ون کردووە و لە داهاتوودا خۆی ئاشکرا دەکا.